ئێمە لە ئێستادا ڕۆژانە 5,000 تا 10,000 دەمامک دروست دەکەین، ئەمەش پشت بە توانای کۆگاکان و خواستی بازار دەبەستێت. لە ئێستادا بەرهەمەکانمان بۆ ناوخۆ دەچێت. ئێمە کار دەکەین لە پێناو بازاری ناوخۆیی بۆ دابینکردنی هۆکارەکانی خۆپارێزی بۆ کرارەکانمان. بەڵام هەندێک داواکاریشمان لە یەکێتی ئەوروپا پێگەیشتووە، بەتایبەت لە پۆڵندا. هەروەها تورکیاش داوای لێکردووین دەمامکی بۆ هەناردە بکەین. پێشبینی ئەوە دەکەین کە خواست لەسەر بەرهەمەکان بەرز بێتەوە، بەتایبەت لەلایەن وڵاتانی یەکێتی ئەوروپاوە.